بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکومەت هێرێمی کوردستان کۆبوونەوەکی تایبەتی لەسەر یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2019 ئەنجامدا بەڵام حکومەت هێرێمی جاماژەیەکی بەوە نەکردووە ئایا پابەندی یاساکە دەبێت یاخودنا لە کۆنگرەیەکی ڕۆژنامانیشدا دوای تاوابوونی کۆبوونەوەکە نێچیروان بارزانی ڕایگەیاند بودجێ ئەم ساڵ باشترە لە ساڵانی ڕابردوو لە بەشی یەکەم لەگەڵ دکتۆر فازڵ نەمی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق تاوتوێن پرسە دەکەین و لە بەشی دووەم لەسەرمان پرس دکتۆرە بار مەحموود ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵمان دەبێت سەرەتا راپۆرتێک دەبین. ئەنجومەنی وەزیرانی هەرێم دانیشتنێکی لەسەر یاسای بودجێ عێراق ئەنجامدا و هیچ ئاماژەیەکیشی بە پابەندبوون بە یاساکە نەکردووە. دوای کۆبوونەوەکە نێچیروان بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند یاسای بودجێ لە ساڵانی ڕابردوو باشترە بەڵام هەموو خواستەکانی ئەوانی تێدا نییە. سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا هیچ ئاماژەیەکی بەوە نەدا کە پابەندی یاساکە دەبن یان نا. لەبارەی ڕێکەوتنی نەوتی نێوان هەرێم و بەغداش نێچیروان بارزانی ئاماژەی بەوە کرد کێشەکانی نەوت زۆرن و 1 ساڵ کاتمانەوێت بۆ چارەسەرکردنیان. بەت پرسیاری یەکەمت کێشەکانی هەرێمی کوردستان لە مەسەلەی نەوت لەگەڵ بەغدا کێشەی زۆرە. ئێمە پێمان وایە بە جێبەجێکردنی قانونی ئێستایی بودجە ئەوەی کە ئێستا هەیە 1 ساڵ ئێمە وەختمان دەبێ بۆ ئەوەی لەگەڵ بەغدا بە جددی بکەوینە گفتوگۆ بۆ حەلی کۆی کێشەکان ئەوانەی کە پەیوەندیان بە نەوتەوە هەیە. من پێم وایە ئەو نیەتەی کە ئێستا من دەبینم لە جەنابی سەرۆک وەزیران دکتۆر عادل بۆ نایەوێ ئەوە ببێتە کێشە لە بینیم و بەعکسەوە نیەتی ئەو نیەتێکە بۆ حەلی مشکلەکان. سەبارەت بە پاشەکەوتی موچەی فەرمانبەران سەرۆکی حکومەتی هەرێم هیچ وادەیەکی بۆ لابردنی پاشەکەوت دیاری نەکردو ئەوەی خستە ڕوو هەر کاتێ داهات زیادی کرد کاری لە پێشینە لابردنی پاشەکەوتە. ئێمە ئەولەویەتی یەکەمی ئێمە ئەوەیە کە ئەو پاشەکەوتە نەهێڵین. ئێمە چاوەڕێین ئەوەین من نامەوێت تەوەقعاتی خەڵک بەرز ببێتەوە یەک بەرز ببێتەوە دوای بە ئێمە بڵێن ئێوە ئەمەتان جێبەجێ نەکرد. من دەمەوێت لەم مەسەلەیەدا زۆر ڕاستگۆیانە لەگەڵ خەڵک قسە بکەم. من هەتا ئێستا ئەگەر ئەمڕۆ لێرە کە لە بەردەم ئێوە ڕاوەسەوم دڵنیابم لەوەی کە بەڵێ ئەم پارەیە دێت و دڵنیابم لەوەی کە بەو شێوەیە ئەوەی کە ئێمە ڕێککەوتنمان لەسەر کردووە ئێستا پێم دەگوتن بەڵێ ئێمە بڕیارماندا کە ئەمە جێبەجێ ئەمە دووسێ هەنگاوی تری ماوە بە ئەو هەنگاوانە تەکمیل ببن بە تاکید دوای ئەوە ئێمە عەرزم کردن ئەولەویەتی یەکەم هەڵگرتنی پاشەکەوتی موچە دەبێت. کۆی گشتی بودجەکە 133 تریلیۆن و 100 میلیارد دینارە بە وتەی ئەندامانی لێژنەی داراییش پشکی هەرێم 10 تریلیۆن و 800 میلیارد دینارە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر فازڵ سوپاس بۆ بەژاریکردن لە بەرنامەکەماندا کە لە بەشی یەکەم بەڕێستان میوانی بەرنامەکەمانن. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ حکومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەکی لەسەر یاسای بودجە ئەنجامدا بەڵام نە لە ڕاگەندراوەکەی حکومەت وە لە کۆڕنگە ڕۆژنامەوانەکەی سەرۆکی حکومەت ئاماژە بەوە نەدراکە حکومەتی هەرێم پابەند دەبێت یاخود پابەند نایێت بە بۆ چوونی بەڕێستان حکومەتی هەرێم پابەندی بودجەکە دەبێت؟ بەڵێ بەڵێ دیارە هەفتەی دکتۆر کاک دکتۆر ئامادە دەبێت بەڵێ بەڵێ دکتۆر گوێ لە دەنگی ئێمەیە بەڵێ دکتۆر سەبارەت بە کۆبوونەوەکەی حکومەتی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ لەسەر یاسای بودجە بۆ کاری چ بوونە لە ڕاگەنراوەکەی حکومەت وەرنە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەش باز دەبن کە حکومەت پابەند دەبێت یاخود نەبە بۆ چوونی بەڕێز حکومەتی هەرێم پابەندی یاساکە دەبێت؟ هەیە نالایەوە بەڵێ فەرموو کاک دکتۆر فەرموو یەک دەقامە بەڵێ طبعا ئەوەی کە ئەمڕۆ جێمان لێبوو لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەی جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە هەمومان
ئەو حقیقەت دەزانین کە ئێستا وەزعی سیاسی لە بینی هەولێر و بەغدا وەزعی سیاسی باشە. ئەنجا جەنابیان بە حقیقەت بە دیبلۆماسیەت قسەی کرد لەسەر مەسەلەی بودجە، چونکە ئەوان وا بیر دەکەنەوە کە دەبێت هەر خاڵێکی ئیجابی کە ئەوڕۆ لە بینی هەولێر و بەغدا هەیە ئیستیسمار بکرێت لۆ ئەوەی بتوانن بگەنە تەفاهمێکی مشتەرەک لەسەر هەموو خاڵەکان و بە تایبەتی مەسەلەی بودجە. لۆ حکوومەت بە ڕاستەوخۆیی ڕێی خۆی نەدا ئێمڕۆ لەسەر ئەو مۆزوعە. بەڵێ بە بۆچوونی بەڕێزەوەی کە پێشبینی دەکەیە حکوومەت کامڕۆ ڕێی ڕاستەوخۆی نەدا پابەندی یاساکە دەبێت یاخود پێ دوایە حکوومەت هێرێم ئەم ساڵیش پابەندی یاساکە نابێت؟ ئەزانی خۆی بە حقیقەت ئەگەر بگەڕێنەوە لۆ یاسایەکە هەندێک مشکلەی تێدایە ئەگەر بە جوانی دراسی بکەین. یعنی نابێ ئێمە بە شکلی دراسی یاسا بکەین، بەڵکو دەبێت لە جەوهەرەوە دراسی یاسایەکە بکەین، جەوهەری یاسایەکە، و نابێ ینی عاتفی بین لە تەفسیرکردنی بنودی قانونەکە، بەڵکو دەبێت بە علمیە و عەقلانیە تەرجمەی بکەین. لۆیە حکوومەت ئەوڕۆ ڕێی خۆی نەدا، چونکە یاسایەکە بە حقیقەت ئەگەر بێت و بەراوردی بکەین لەگەڵ یاسای 2018 یاسای بودجەی ساڵی 2018 بەڵێ یاسای 2019 زۆر باشترە لە یاسای 2018. ئەویش بە حقیقەت بە یەکدەنجی و یەکڕێزی ئەندامانی پەرلەمانی عێراق لە کوتلە کوردستانیەکان کە جێگای ڕێز و سوپاسن کە توانیان بەیەکەوە هەندێک خاڵی ئیجابی بخەنە ناو بودجەکە. بەڵام ئێمە هەمومان دەزانین کە ئەو بودجەیە فعلا هەموو حقوقی هەرێمی کوردستانی تێدا دەستەبەر نەکراوە، بەڵکو هەندێ حتا هەندێ بنود کە لە حکوومەتەوە هاتبوو وەکو خۆی جێبەجێ نەکرا، و ئەمە ئەو حقەتەش دەزانین نابێ گلەی لە ئەندامانی پەرلەمانی عێراق لە کوتلە کوردستانیەکان بکەین، بەڵکو سوپاسیان دەکەین لە یەکدەنجەکە لەبەر دوو سەبەب. سەبەبی یەکەم لە ناحیەی قانونی پەرلەمان ئەو دەسەڵاتەی نییە کە بودجە بە تەواوی ڕاستکاتەوە، واتە هەموو ئەو ئەخطائانەی کە لە بودجە هەیە یان هەموو ئەو غەدرانەی کە لە هەرێمی کوردستان کراون و پێشتر ئێمە باسمان کرد و وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەو ملاحەزاتانەی دایە بەغدا ناتوانن چاچی بکەنەوە لەبەر ئەوەی دەسەڵاتی پەرلەمان چاکردنەوە نییە بەو شکلە، ئەو دەسەڵاتەیان نییە، لۆیە نابی گلەییان لێ بکەین. خاڵی دووەم بە حەقیقەت دائیمەن مەسەلەی کەمینە و زۆرینە هەیە لە بەغدا. ئێمە دەزانین کە ئێمە 58 ئەندامی بەڕێزمان هەیە لە پەرلەمان، ئەوان 270 ئەندامیان هەیە. مەسەلەی کەمینە و زۆرینەش دەور دەبینی لە تێپەڕاندن و یاگۆڕینی بنوودەکان. لۆیە بە حەقیقەت بەڕای من حکوومەتی هەرێمی کوردستان و من ئەمڕۆ ئیتیساڵی شەمە بۆ کە دەبێت زیاتر جوانتر ورتر دراسەی پرۆژە یاسایەکە بکەن، چونکە پرۆژە یاسایەکە ئەگەر لێکی بدەیەوە ینی ئینسانێکی فەنی قانونی مالی لێکی بداتەوە یەک مەعنا نادات، بەڵکو چەندەها ئەگەری تێدایە، وەکو خەڵک کە بە شکلێکی عام دەیبینی دوو ئەگەری تێدایە، ئەگەری تەسلیمکردنی نەوت و ئەگەری تەسلیمکردنی نەوت. بەڵام یەکێکی وەکو من کە زیاتر لە 10 ساڵ لە بەغدا بوومە و ئیشم کردیا، من چەندەها ئەگەری تر لە ناو بودجەیە دەبینم کە منیش ناتوانم ئێستا قسەی لەگە بکەم. ممکنە لەگەر وەزارەتی دارایی قسە بکەم لەسەر ئەو ئەگەرانە، بەڵام ناتوانم لە وەسایلی ئەعلام باسییان بکەم. من جالۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە دانیشتنەکەیە کە برادرانی با بڵێن کورد لە بەغداش بان بکرێن، وەزارەتی دارایی هەرێم چەند خەبیرێک لۆ ئەوەی جوانتر دراسەی پرۆژە یاسایەکە بکرێت و کام ئەگەر باشترە لۆ هەرێمی کوردستان، هەرێمی کوردستان ئەو ئەگەرە بخاتە واری جێبەجێکردن لەگەڵ بەغدا. بەڵێ زۆر باش کاکتۆر، بەس پێشتر بەڕێز باس لەوە کردبوو کە مەسەلەی ناردنی موچە بەستراوەتەوە بە مەسەلەی نەوت، بەڵام بەشێک لە پەرلەمانتارانی لیژنەی دارایی باسییان لەوە کردبوو کەوان مەسەلەی موچیان جیا کردوتەوە لە مەسەلەی نەوت و بەڕێستیان بەوە تۆمەتبار کردبوو کە هەوڵی شێواندنی زانیاری و ڕایگشتیش داوە لەسەر مەسەلەی بودجەکە. جەنابەت ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەنووسێکی کۆنی و من زیاتر لە 10 ساڵ پێش ئێستا کە وەکیلی وەزارەتی مالیە بوومە لە عێراق، هەموو خەڵک دەزانی کە فازڵ نەبی بەڕازگۆیانە شتەکان دەخاتە بەرچاوی خەڵک، بەڕازگۆیانە زۆر جاریش حتا حکوومەتی هەرێمی کوردستانیش لە قسەکانی من ڕازی نەبووە، بەڵام من دائیمەن هەوڵمدایە ڕازگۆ بم لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان، ڕازگۆ بم لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان و شتەکان وەکو خۆی باس بکەم کە هەن.
و جەوهەری شتەکان تەماشا بکەم نەک شەکلی شتەکان. ئێستا من بە جەنابتم گوت ئەو موازنە مەجموعەیەک شتی باشی تێدایە کە فەرقی هەیە لەگە 2018 لەوانە مەسەلەی پێشمەرگە کە زۆر بە جوانی یەکلا کرایتەوە، لەوانە مەسەلەی با بڵێن هەندێ پارە و هەندێ مەشاریعی ئیستیسماری لە کوردستان ڕاستە مەبلەغەکەی زۆر نییە، بەڵام هەر شتێکی باشە کە ممکنە بە حدودی 15 ملیار دینارێک بی. هەندێشتی وا کرایە، بەڵام ئەمێن جەنابت دەکەمە حەکەم لە بینی من و لە بینی ئەو برادەرانەی تر. من هەردوو نەسەکە لۆ جەنابت بە کوردی دەخوێنمەوە، هەردوو نەسەکە بزانە ئایا فەرق هەیە لە بینی هەردوو نەسەکە یان نە. نەسی یەکەم یعنی مادەی دووەم فەقەرەی جیم حکوومەتی عێراق نەسەکی ناردیە لۆ با بڵێن پەرلەمان کە نەسەکە زۆر باشە ئەگەر وەکو خۆی بڕۆیشتایە. بەڵێ ئەو نەسە وەکو خۆی بڕۆیشتایە موچەکە 522 ملیارەکە بە تەواوی داهاتە هەرێمی کوردستان. نەسەکەوەیە دەڵێت حکوومەتی ئیتیحادی ئەگەر هاتوو حکوومەتی هەرێم مەبلەغی با بڵێن پارەی مایقابل 250,000 بەرمیلەکە تەسلیم نەکرد یان 250,000 بەرمیلەکەی تەسلیم نەکرد بە بەغدا، ئەوە حکوومەتی عێراقی حسەی هەرێم نانێریت ئەدا ڕەواتب و ڕەواتبی پێشمەرگە. بزانە نەسەکە زۆر جوانە جەنابت لەگە من شی بکەوە، ئەگەر من هەڵە بووم تکایە یەکسەر پێم بڵێ ئەتوو هەڵی. بزانە لێرە نەسەکە چەند جوانە کە دەڵێت ئەگەر نەینا 250,000 بەغداش حسەی هەرێم نانێری، بەڵام بە ئیستیسنائی بە عەدا ڕەواتبی خەڵک موچەی خەڵک و موچەی پێشمەرگە. وایە یان نا؟ ئەو نەسە ئەگەر بڕۆیشتایە هیچ ئیشکالێک نەبوو، هیچ مشکلێک لە پێش نەبوو. 522 ملیارەکە کە 454 هی موچەی فەرمانبەرانە چونکە 5 تریلیۆن و شتێک دانرایە لە هەرێمی کوردستان لە جەدا و لۆ ڕەواتب، ئەو 5 تریلیۆن و شتێک کە تەقسیمی 12 بکە 454 ملیار دینار دەرەچی و ئەوەی حسەی با بڵێن دیفاع کە هەیە تەقسیمی 12 مانجی بکە 68 ملیار دەرەچی 68 زائد 454 کە دەکا 522. تا ئێستا هیچ مشکلەکمان نییەوە، بزانمە توش مشکلت لەگە من نییە وەنی ئێستا با بڕۆینە ئەوەی کە پەسەند کرا. بەداخەوە تەبەنەوەش خەتای پەرلەمانتارەکانی من نییە، پەرلەمانتارەکانی ئێمە بە سوپاسەوە شەڕیان کرد لەسەر ئەوەی کە دەبێ ئەو بەندەوە خۆی بڕوە، بەڵام هەروەکو باسم کرد مەسەلە ئەکسەریەت و ئەقەلیەتە بەندەکەیان گۆڕی بە بەندێکی تر کە من ئێستا بە کوردی پەتیرۆ جەنابت دەخوێنمەوە ئەنجا دوای جەنابت حکوم بکە کە ئایا فەرق هەیە یان نا. ئەو بەندەی کە ئێستا پەسەند کرایە لەلایەن حکوومەتی عێراقەوە زۆر بە ئاشکرایی دەڵێ حکوومەی ئیتیحادی دەبێت ئیلتیزام بکات بە ناردنی یعنی بە سەرفکردنی حسەی هەرێمی کوردستان بە موچەی فەرمانبەرانی هەرێمیشەوە. تا ئێستا ئۆکەی، بەڵام ئەگەر 250,000ەکەی تەسلیم نەکرد ئەوە نرخی 250,000ەکە لە حسەی هەرێم دەبڕین، کەواتە لێرە موچەی جیان نەکردەوە لەو نەسە. وایە یان نا؟ ئەگەر جەنابت لەگە من بی حەزەکەم جوابم بدەیەوە، ڕەد و بەدەلمان هەبی لەگەتوو. وایە یان نا؟ یانی قسەکە لێرە نەسەکی عام هات کە نەسە عامەکە هات ئەو نەسە ئەوە کرا مسادقە کرا کاکە. یعنی لۆ حەزەکەم بزانی ئایا فەرق لە بینی ئەو نەسە و نەسی پێشووتر هەیە یان نا؟ حەزەکەم جەنابت حەکەمی جوابم بدەیەوە. ئەندامانی لیژنەی دارایی باز لەو دەکەن بۆ نمونەگەر ئەو بڕەش ببردرێ 522 ملیار بۆ هەرێم دەمێنێتەوە گەرە و بڕەش لە نەوتی هەرێم بەبدرێەوە باز لەو دەکەن کە ڕۆژانی ناردنی نەوت 370 ڕۆژە لە ساڵێک دەنە 365 و باس 56 دۆلاریش دەکەن. ئەجا کاکی بەڕێز ئەمە حەزەکەم دائیمەن قسەکانمان دەقیق بی و هەر برادەرە کە قسە دەکا زۆر دەقیق بی لە قسەکانی. تۆ بڕۆ بزانە حکوومەتی عێراق ناردنە دەرەوەی نەوتی لەسەر چەند ڕۆژ حساب کردی؟ لەسەر 320 یان لەسەر 365؟ سەیرکە حکوومەتی عێراق 3,880,000 بەرمیل ڕۆژانە دەنێری، وایە بەوەی کوردستانیش فی 56 دۆلار، فی 1182 کە نرخی گۆڕینەوەی دۆلارە،
في 365 ڕۆژی کردیە حەزەکەم بزانێ حتا زەربی 360 ڕۆژی نەکردیا زەربی 365 ڕۆژی کردیا ئەنجا ئیراداتی نەوتی لە جەدوەلەکە تەماشەکە 93 تریلیۆن و 700 و شتێک ملیار دینار دەرچووە کەواتە ئەو قسەش دەقیق نییە ئەگەر برادەرە کردبی عێراق لەسەر 365 ڕۆژ ئیراداتی نەوتی خۆی حساب کردیە لە جەدوەلە بە جۆرەی جەدوەلەکە من بە جۆرەی ئەرقام و جەدوەلەکە و قانون قسە لەگە جەنابەت دەکەم بەڵێ بەس کاکتۆر ئێستا ئەوەی کە تۆ پێشبینی دەکەی لە بەغدادەوە چووکە ساڵی ڕابردوش بوونم لە دەرەوەی یاسای بوجە 370 میلیار هاتووە بۆ بەغدا ینی پێشبینی ناکەیەوەی کە پەرلەمانتارەکان باسی دەکەن 522 میلیارەکە بنێردرێت ئەزانی ئەمن تەمەنا دەکەم 522 میلیارەکە بنێرێ ئەمن حەز ناکەم ئەزانی هەندێ شتی وردەتر هەیە کە من دەیزانم ممکنە خەڵکی تر ئەویش بە حکمی وەزیفەکەم نەک ئەوەی کە من لە خەڵک زیرەکتر بم نەخێر بە حکمی وەزیفەکەم ممکنە هەندێشت بزانم کە خەڵکی تر ئاگای لێ نەبی من نامەوێ بڕۆمە ناو وردەکاریەکان بەڵام ئەوەی کە من بە جەنابتم گوت ئەوەیە کە باسم کرد بەڵێ ئەو پارەی کە لە بەغداوە دێ لە 370 میلیارەکە زۆرترە حەزەکەمەوە بزانی بەڵام چەندە نامەوێ باسی بکەم چونکە نامەوێ وەسایلی ئەلام یان خەڵکی نەیانی کورد ئەو قسانەی من ئیستیسمار بکات و یان ئیستیغلالی بکات بەڵێ من تاکیدم لەوەی لە 370 میلیارەکە مانگانە زۆرتر دێت بەڵام ئەو ڕقەمە نییە یعنی بە جۆرەی ئەو دوو نەسەی کە لۆ جەنابتمشی کردەوە ئێستا ئەو ڕقەمە نییە کە چەند بە بۆ چوونی بەڕێزت کە ئومێدمان زۆرەکە ئەو ڕقەمە بیە هەموومان حەز دەکەین بەڵێ کەمترە لە 500 بەڵام لە 370 زۆرترە بەڵێ ینی لە 400 زیاترە نامەوێت داخلی تەفاسیل بم داوای لێبوردن دەکەم زۆر باشە بەس کاکتۆر ینی بەشێک لەوانەیە کە لە کاردانەوەی ئەو قسەی کە بەڕێزت کردبوو باسییان لەوە کردبوو کە لە سەردەمی بەڕێزت مەسەرەن موچە بڕاوە بەڵام بەڕێزت هەڵوێست نەبووە هیچ هەڵوێستێکت نەبووە لە سەردەمی بوجەکە بڕا لە سەردەمی بەڕێزت لە سەردەمی بەڕێزت ئەم هەوڵەکە هەبوو نازانم جەنابەت لە ڕۆژنامە نووسی کۆنیان ناحقەتەن عەفوم بکە یعنی ئەو سوالە لە جەنابەت دەکەم ئاگام لێ نییە بەڵام لە 2014 کاتێککە مانجی یەک ویستیان موچەی خەڵکی کوردستان ببڕن من یعنی حەزەکەم یەکشت بزانن هەموو لە خەڵکی کوردستان ئاشکرابی لە مانجی چاری 2012 حکوومەتی عێراق محاولەی بڕینی بودجەی هەرێمی کوردستانی کردیە لە مانجی چاری 2012 تاریخەکان چاک بزانە و ئەسبابیشی دیارە من نامەوێت داخلی ئەسباب ببڕم بەڵام من لە وەکیلی وەزارەت بوومە لە وەزارەت دارایی ڕێگام نەدایەوە وە زیاتر لە 50 نووسراوم هەیە کە لە حکوومەتەوە لۆ من هاتیە بودجەی کوردستان ببڕێت من ڕێگەم نەداوە موچەی کوردستان ببڕێ 1 ساڵ و 8 مانگ مقاومەم کردێ لەسەر نەبڕانی موچەی هەرێمی کوردستان و حتا موچەی مانجیەکی 2014 کە ڕئیسی وزەرا ئەو کات مباشرەتەن بەمنی گوت کە دەبێ بیبڕیونەی نێری من مانجی یەکیشم ناردی هەرێمی کوردستان بەڵام مانجی دوو خۆیان وەزیرەکیان نارد ئەتوش دەزانی دائیمەن وەزیر دەسەڵاتی زۆرترە لە وەکیلی وەزیر و ئەوان بوچەکەیان بڕی و ئەسبابەکان کاتی خۆی باسکرانەوە هەموو خەڵک دەزانیت ئەوەی من مووقیفی من ئەوە بوو کە ئەو ڕۆژەی کە موچەی خەڵکی کوردستانیان بڕی من ئیستیقالەمدا لە بەغدا و هاتمەوە نازانم خەڵک لۆ دەرێ ئەمن بگەڕێەوە تاریخ بگەڕێنەوە تاریخ و هەموو خەڵکی کوردستان دەزانی بگەڕێنەوە لۆ پێشەوە من ئیستیقالەمدا و ڕۆژی دووەم لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێز مالکی دانیشتم لەسەر ئەو مۆزوعە بە درو درێژی باسمان کرد کاتێک کە زانیم کێشەکە چارەسەر ناکرێت ئیستیقالەمدا و گەڕامەوە کوردستان بەڵام قسە لەسەرەوە بوو کە بەغدا مەسەلەن کە بوجەکەی بڕی ئەو کاتە بەڕێزت مەسەلەن هەڵوێستێکی ئەو تۆ نەبوو ینی ئایا بەغدا دەست پێشخەر بوو لە بڕینی بوجەکە یاخود چی مەسەلەن سەرەتا داوای لێبوردن دەکەم لەو تەفاسیلە چونکە کاتی خۆی باسمان کردێ بەڵێ ینی بەڵام هەست مووقیفی من دیار بوو هەموو خەڵکی کوردستان مووقیفی نەزانێت بەڵێ مەبەستمەوە بوو کە پێشتر بەغدا موچەکەی بڕی یاخود هەرێم نەوتەکەی فرۆش کامیان بوو
أزاني مشكلة لبيني هردولا هبو طبعا بداخل نما أنتواني مشكلة كتار سر بكين مشكلة كان لبيني هردولا هبو طبعا زناب الدزاني ملفينا وتوزك ملفشي مشكلة وبغداش زياد لحد بيدا قلت لسر هدي موضوع لو يتوشي أو إشكال بەڵە بەس کاکتۆر بەڕێز لە بەغداد بوو یانی یەکەم جار بەغدا موچەکەی بڕی اینجا هەرێم نەوتیان نادەکە یاخود هەرێم نەوتیان نادەکە اینجا بەغدا هەرچەند محاولە بکەی داوای لێبوردن دەکەم یعنی حەزەکەم زۆر پێداگری لەسەر ئەو مۆزوعانەکەی چونکە ئەو مۆزوع کاتی خۆی من لەگەڵ هەرێمی کوردستان بە تەفسیل باسم کردی ینی مەوەسمەوە پێشتر باس لەوە کرد بوو کارێم پێشتر نەوتەکەی فرۆشت یعنی ئەمە هەر ئێستا شەمان بۆ چوونت هەیە نا ئەمن پێت دەڕێم دایمەن چەپڵە بە دەستەک لێ نادرێ ئەزانی چەپڵە بە دەستەک لێ نادرێ بەغداش لەو جانبە تۆزێک تون بوو لەسەر ئەو مۆزوعانە بە حەقەت نەکرات کێشەکە چارەسەر زۆر باشە کاکتۆر لەسەر مەسەلەی پاشەکەوە دیانی ئایا هەرێم دەبێت پێدوایە دۆخی ئابووری هەرێم ئێستا ئەگەر بەغداد زیاتر مەسەلەن لە 400 میلیارد بنێرێت کاتیەوە نهاتووە کە پاشەکەوت لا ببات بە بۆ چوونی بەڕێزت پاشەکەوت بەم زوانە لا بێت طبعا دەبێت لێرە جوابەکی هێمنانت بدەمەوە لە ئەو خەڵکانەی کە منیان اتهام کرد کە ئەنەما من ئەو قسانە دەکەم لەوەی ببیتە حوجەیەک لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان پاشەکەوت لا نەبا جەنابەت دەزانی من زیاتر لە ساڵ و نیوێکە بەرامبەری حکوومەتی هەرێمی کوردستان داوا دەکەم و مقتەرەحاتی باش دەدەمە حکوومەت لۆ ئەوەی پاشەکەوتی موچە نەمێنی من ئەبەدەن لەسەر لەگەڵ مەوزوعی پاشەکەوتی موچە نیم و دەبێ موچەی خەڵک خەتی سوور بیت و دەستی لێ نەدرێت و چارەسەری بکرێت بە هەر جۆرێک چارەسەر دەکرێت دەبێت چارەسەر بکرێت ئەمەن بە جۆرەی ئەو وەزعی کە ئێستا لە ناوێمە ئومێدم هەیە کە ئینشاءالله مەسەلەی پاشەکەوتی موچە چارەسەر دەکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵێ ینی لە ئایندەیەکی نزیکدا پێ وایە ئێستا داهاتەکان بای ئەوەن کە حکوومەتی هەرێم چارەسەری ئەم پرسە بکات ئینشاءالله بەڵێ ئینشاءالله بەڵێ یعنی ئێستا بەڕێز ئاگاداری کە داهاتینەوت بڵین داهاتی هەرێمی کوردستان مانگانە بای چەندە گەر بۆ نمونەوەی عێراقیش مەسەلەن لە مانگ دوای جێبەجێکردنی یاسای بوجە زیاتر لە 400 میلیارد بنێرێت چەندە داهاتی هەرێمی کوردستان بەشی تەواوی موچەی فەرمانبەران دەکات ئینشاءالله بەش دەکات هەموو خەڵک ینی ئەزانیتی هەر خەڵکێک ئەگەر تەقاریری دەولی بخوێنیەوە ئەگەر ئەو تەقارانە بخوێنیەوە دەزانی کە حکوومەتی هەرێمی کوردستان بای چەند نەفر دەفرۆشی چونکە تەقارری دەولی باز دەکەن و ڕقەمەکان دیارە هەرێمی کوردستان خۆشیان دی ئەرقام دەداتە خەڵک کە بای چەند نەوت دەفرۆشن بەڵێ ئینشاءالله بە گوێرەی ئەو ئیراداتی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی و بە گوێرەی ئەو پارێکە ئینشاءالله لە بەغداوە دێ ئەزانی لۆ متەفاعلم من باسی قانونەکەم کرد نەسی قانونەکە بەڵام عادەتەن زۆر مەسائلی تر هەیە لە ناو قانونەکە دەتوانی ئیستیسماری بکەی کاروەکو بە جەنابتم بۆ من نامەوێت لێرە بچمە ناو تەفاسیلیانەوە لۆرێ و ئەو وەزع سیاسیە باشەی کە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی بەغداش هەیە و ئەو نیەت پاچەی کە لە بینی هەردوو سەرۆکی حکوومەت هەیە واتە سەرۆکی حکوومەت لە بەغدا دکتۆر عادل عەبدولمادی و سەرۆکی حکوومەتی خۆمان و سەرۆکی حکوومەتی ئایندەش ئینشاءالله ینی قەزدم هەرێمی کوردستان و بەغدایە بەڕێی من مادام نیەت پاچی لە هەردوو لا هەیە دەکرێت زۆر لە کێشەکان چارەسەر بکرێن واگەر تەماشای قسەکانی جەنابی سەرۆکی حکوومەت بکەین ئەوڕۆ زۆر بە دیبلۆماسیەت قسەکانی خۆی کرد و ڕیسالەکەی خۆی گەیاندە خەڵک ڕاستە خەڵک پێی خۆشە ڕیسالەکە بە مباشری بیگاتێ نەک بە دیبلۆماسیەت بەڵام ئەویش معنای خۆی تێدا بوو ئەو توانی کە ڕیسالەکەی خۆی بگەینی کە عیلاقە لە بینی بەغدا و هەرێم باشە و دەکرێت ئیستیسماری ئەو عیلاقە بکرێت لە خلالی ئەو ساڵ زۆربەی کێشەکانی کە هەیە لە بینی هەردوو لا دەکرێت چارەسەر بکرێت هەردوو لانیەت پاچیان هەیە حکوومەت بێزگە لە حکوومەتیش پەرلەمانی عێراقیش ئیلا حەدەک نیەت پاچی تێدایە ئەندام پەرلەمانەکانی خۆمان کە بە یەک ریز و یەک دەنگ لەسەر مەسەلەی بودجە هاتنە دەنگ ڕاستە دیسان تاکید دەکەمەوە نەیانتوانی هەموو شتێک بکەن بەڵام خەتای ئەوان نەبوو منیش ئەندام پەرلەمان بوومایە هەر ئەوەندەم پێ دەکرا کە ئەوان کردیان چکە مەسەلە زۆرینە و کەمینەیە مەسەلە ینی هەموو شتێکە تو بتەوێت لۆت ناچیتە سەر بە حەقەت ئەوە حەقەتە کە دەبی هەمومان بیزانین جالۆیە مادام ئەو هەموو خاڵە ئیجابیانە هەیە من متەفائلم ئینشاءالله کێشەکان چارەسەر دەکرێن
وإن شاء الله بزوترين كات حكومة هەرێمی کوردستان دەتوانی ئەو پاشەکەوتی موچە هەڵبگری و خەڵکی کوردستان بە تەواوی موچەی خۆیان وەرگرن. بەڵێ بەس کاک تۆر ئێستا داهاتەکە دەکات سەروی تریلۆنێک ئێستا داهات هەرێمی کوردستان؟ يعني حەزەکەم ئەو سوالانە لە خودی مەسئولینی هەرێمی کوردستان بکەی. بەڵێ من دەزانم تۆش دەزانی چونکە تەماشای تەقارێری عالەمی بکە هەموو خەڵکە زانیتیانی بۆ خۆشیان ئیعلانیان کردیە داهاتی خۆیان، بەڵام ئیشی من نییە، من ناتوانم لە زیاتی حکوومەتی هەرێمی کوردستان قسە بکەم، بەڵام ئەوەی من دەیزانم ئەوەیە کە ئینشاء الله حکوومەتی هەرێمی کوردستان بە ئیراداتی خۆی، ئیراداتی نەفتی و غێری نەفتی و بەو بڕەپاری کە لە بەغدادەوەی دێت ئینشاء الله پاشەکەوتی موچە هەڵدەگیرێت. ئەوەش مهمترین يعني هدفك ئێستا هەمومان ئیشی لۆ دەکەین. بەڵێ کەواتە کاوی تۆ هیچ پاساوێک نەماوە بۆ درێژەدان بە سیستەمی پاشەکەوت بە بۆچوونی بەڕێز کە ئاگاداری دۆخی دارایی عێراق و هەرێمی کوردستانی؟ تەنها پاساوەکە ئەوەیە هەر وەکو بەڕێز سەرۆکی حکوومەتیش ئەوڕۆ باسی کرد، تەنها پاساوەکە ئەوەیە با تەماشەی بکەین بزانین ئەو قانونی موازنە چۆن تطبیق دەکرێت. ئەگەر بەو شکلە تطبیق بکرێت کە هەندێک برادر دەڵێن 522 ملیار ئەوە هەر بەبێ شەک پاشەکەوتەکە هەڵدەگیرێت. ئەگەر بەو جۆرە تطبیق بکرێت کە من دەیزانم دیسان پاشەکەوتەکە هەڵدەگیرێت، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە تۆزێک چاکسازی باشتر هەیە لە ناوەخۆی لەوەی بتوانی پاشەکەوتەکە هەڵبگیرێت. سپاس دەکەین کاک تۆر، ئەگەر شتێکت ما بێت دەبی تەماشای بکەین ئایا لە بەغداوە چەندمان لۆ دێت. بەڵێ کاک تۆر ئەگەر شتێکت ما بێت سوپاس دەکەین، ئەگەرنا زۆر سوپاس. من سوپاسین بۆ دەکەم، دیسان دووبارە بە حەقە سوپاسی هەموو خەڵکانە دەکەم کە زۆر مەحاوەلاتیان کرد کە موشکلەی بوجە حەل بکەن. ڕاستە هەموو کێشەکان چارەسەر نەبوون و من ڕەخنەم لە هیچ لایەک نییە، بەعکسەوە من لە هەموو لیقاکانم سوپاسی ئەندامانی پەرلەمانی عێراق لە کوردستانیەکان بە تایبەتی حتا جێگەری سەرۆکی پەرلەمان، حتا سەرۆکی لیژنەی دارایی بەڕێز دکتۆر ئەحمەد سەفار، هەموو ئەندامانی لیژنەی دارایی ئەمن سوپاسیانم کردێ لە هەموو لیقاکان و هیچ ڕەخنەکەم لێیان نییە، بەڵام هەر ئەوەندە دەکرێت لەبەر مەسەلەی زۆرینە و کەمینە. وێدم زۆرە ئینشاء الله لە مستەقبەل بتوانن شتی باشتر بکەن و زۆرتر کێشەکان بەرەو چارەسەرکرد بڕوات لە بینی هەرێمی کوردستان و لە بینی بەغدا و خەڵکیش بتوانین زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر فازڵ نەبی، بریکاری پێشوە وەزارەتی دارایی عێراق کە لە شاری هەولێرەوە لەگەڵ مابووی. بەڵێ بینێدانی بەڕێز، دوای ناوبڕێک لەگەڵ دکتۆرە بەهار مەحموود لە سەرەمان پرسە قسە دەکەین، لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی بەڕێزی هەردوو کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز ئاگادار دەکەینەوە کە لە بەرواری 1/2/2019ەوە فریکوێنسی کەناڵەکان لەسەر مانجی دەستکردی نایلسات دەگۆڕێت و بەم شێوەیەی لێدێت. فریکوێنسی 12688، سیمبل ڕیت 30000، پۆلێڕایتی ڤێرتیکاڵ.
سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆرە بەخێر سپاس بۆ ئامادەبوونتان. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین مناقشەیەک دروست بوو لەسەرەوەی کە ئەو مادەی کێوەجێگیرتان کردووە لە یاسای بودجێ عێراق مەسەلەی ناردنی موچەی بەستۆتەوە بە مەسەلەی نەوت، یعنی بە دیاریکراوی ئەو مادەیە مەسەلەی موچەی بەسترێتەوە بە مەسەلەی نەوت. دەقی مادەکە چییە گەر بە کوردیش بۆمان باسکەیت؟ بەڵێ بەناوی خوای گەورە سپاس بۆ جەنابتان، سڵاو لە بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان، سپاس بۆ جەنابیشت. لە ڕاستیە مادەی بەشێکی تریش لە مادەکان پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە، بەڵام ئەوەی کە زۆر تایبەتە بە هەرێمی کوردستانەوە لە ناو یاسای بودجەی ساڵی 2019دا و ساڵانی پێشوش هەروە بووە بریتێ لە مادەی 9دا. لە مادەی نوێە باس لەوەکە کە حسەی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی ئینفاقی فیعلی دائەنرێ و ئەم ئینفاقی فیعلی شتێکی تازەیە لە دوای ئەوەی کە ئابووری سەربەخۆ هاتوو ئەوانە هاتەکایەوانێ. یەکێک لەو بابەتانەی کە ئێمە لە ئەم ساڵدا بە وەکو شتێک بڵێ لە قازانجی هەرێمی کوردستان چەسپاندومانە لە ناو یاسای بودجێ و لە مادەی نوێە ئەوەیە کە نەفەقاتی سیادی هەندێک فەقەرەی لێکەم کراوەتەوانێ. ئەمە بۆچی باشە؟ چونکە ئەو نیسبەتەی بۆ هەرێمی کوردستان دانراوە کە ئەکاتە 12.67 لەسەر ئەساسی نەفەقاتی فیعلی دانراوە. نەفەقاتی فیعلی چییە؟ ئەو نەفەقاتەیە کە دوای لێدەرکردنی خەرجی سیادی و خەرجی حاکمە ئەدرێت. بۆیە ئێمە هەتاوەکو هەوڵ بدەین خەرجی سیادی کەم بکەینەوانێ، نەفەقاتی فیعلی زۆرترە بێ، نیسبەتەکەی ئێمە زۆرترە بێ. بۆیە یەکێ لەو بابەتانەی کە لە قازانجی ئێمە جێگیر کراوە کەمکردنەوەی هەندێک فەقەرەی خەرجیە سیادیەکان ئەمە وای کردووە نیسبەتەکەی ئێمە ئەو مەبلەغەی کە هەر لە سا 12 ڕێژەکە نەگۆڕاوە، بەڵام نیسبەتی خەرجیە سیادیەکان کە کەم کراوەتەوە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە بڕەکەی ئێمە بەرز ببێتەوە. اینجا مادەی ببوورە مادەی دەمان هەیە، مادەی دا بە تایبەتی فەقەرەی دووەمی لە ئەلف و باوجیمی هەیە، لە فەقەرەی ئەلفا ئەوەیە کە باز لەوە ئەلف و باوجیم ئەمەیە ئەلف و باوجیم یەکەم فەقەرەی ئەلف ئەوەیە کە بێ هەرێمی کوردستان ئیلتیزام بکا بەوەی کە 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە بنێرێ بۆ لە ڕێگەی سۆمەوە تەسلیم بە بەغدا بکا. فەقەرەی دووەم ئەوەیە کە ئەڵێ لە جێشی ئیتیحادیە لە مخەسە ئەو تەخسیساتەی کە بۆ سوپای عێراقدا ئەنرێ بەشێکی بۆ هێزی پێشمەرگەدا ئەنرێ بۆ سیفەتەی کە هێزی پێشمەرگە بەشێکە لە سوپای عێراقی. اینجا جناب تزانی کە جناب و هەموو ئەوانش خەڵکی هەرێمی کوردستانیش بەشێکی زۆریان دەزانن کە یاسای بودجە تەنها بریتی نیە لە چەند مادەیەک، بەڵکو بریتە لە کۆمەڵێک مادە و کۆمەڵێک جەداول، کۆمەڵێک جەدول. ئێستا ئێمە ئەم بابەتی کە باز لە پێشمەرگاکە لێرە پاشکۆیەکیشی لەگەڵە بەڵێ هین چەند ئێستا ئەم بابەتی کە باز لە پێشمەرگاکە کە ئەڵێ نیسبەتێک بۆ پێشمەرگەدا ئەنرێ بۆ لەو تەخسیساتی کە بۆ جێشی عێراقی دانراوە بۆ اعتیبارەی کە پێشمەرگە بەشێکە لە جێشی عێراقی. ئەمە جەدۆلێک هەیە کە ئەم مادەیە تەنفیزەکە لەو جەدۆلە ئەگەر بگەڕێینەوە بۆی 68 ملیار دینار بۆ پێشمەرگە تەخسیس کراوە. ئەو جەدۆل بەڵێ ئەو جەدۆلەی کە تایبەتە بە تەخسیساتی جێشی عێراقیەوە 68 ملیار دیناری بۆ پێشمەرگە تەرخان کردەوە. فەقەرەی جیمی ئەمە باز لەوە کە ئەگەر هاتوو ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ملتەزم بێ بە دەفعی مستحقاتەوانێ، حکوومەتی ئیتیحادی ئەبێ ملتەزم بێ بە دەفعی مستحقاتی هەرێمی کوردستانەوە مادەکاڵە بما فيها تعويض موظفي الإقليم. واتە ئێمە ئیلزامی حکوومەتی ئیتیحادیمان کردووە کە تعویزاتی مۆزەفی ئیقلیم جێبەجێ بکە. ئەم تعویزاتە جەدۆلێک هەیە لە ناو بودجەیە ناوی جەدۆلی تعویزاتە. جدولي تعويضات لو تعويضات فقرية هي تعويضاتي رواتب موظفين لو فقرية بو إقليمي كردستان بري 454 مليون دابين كراو بو هرمانجك مليار ببورة 405 تريليون وشتيكا أجر بيتو أم 5 تريليون يعني برجع بيمندي بنوتوني نسراوتنا بقربوي فرمان بله 5 تريليون وشتيكا كسريكا
ئەم 5 تریلیۆنە ئەگەر بێت و تەقسیمی دوانزەی بکەی ئەکاتە تقریبا 454 ملیار دینار لە مانگێکە. ئەم 454 ملیار دینارە زائیدەن ئەو 68 ملیار دینارەی کە بۆ پێشمەرگە تەرخانکراوە ئەکاتە چەند ئەکاتە 522 ملیار دینار کە ئەمە ئەبێ بەدەر لە پەیوەندیکی بەنەو تۆ نیە هیچ پەیوەندیەک نەخێر ئەزانی بۆچی پەیوەندی نییە چکە ئەو بابەتەی کە تعویزاتی مۆزەفی ئیقلیمی پێوە گرێدراوە لە جەدوەلەکە باسی نەوتیتیانی ئەوە لەو نەفەقاتانەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ حکوومەتی مرکزی سەرفیەکە بەبێ گەڕانەوە بۆ بودجەی ئەقالیم و بودجەی محافەزات. بەڵام دکتۆر فازڵ پێشتر لەگەڵ ئێمە بوو باسی لەوە کرد کە بۆ نمونە بڕگەیەکەیە باز لەو دەکە ئەگەر هەرێم پابەند نەبوو لەو 250,000 بەرمیلە ینی عێراق بە ئەو 250,000 بەرمیلە لە پشکی هەرێمدا بەڵێ جا ئەو ئەمە هەر بڕگەکە ئەوەیە کە ئەڵێ حکوومەتی ئیتیحادی ئەبێ التیزام کا بە دەفعی مستحقات بما فيها تعويضات موظفي إقليم وتمان تعويضاتی موظفینش لە جەدۆلەکەیە لەو بابەتانەیە کە دەبێ ڕاستەوخۆ خەرج بکرێ بەڵام ئەڵێ چی ويستقطع مبلغ الضرر من حصة الإقليم يعني أو مبلغا لدوايا لتشوي أبري لا حصي إقليم أبري هر كاتيك هاتو تصفيح حساب كرا لنيوان هرمي كردستانو لنيوان بغداد شكا أجر إما بوكو إقليم يجلسر لسر بغداد منتو بيوسكراو بنوتو جروابيد يعني نا بيوزنيا لبروي كهر كاتي تصفيح حساب كرا أم مبلغ أبردري شلون موصل لتصفيح حسابات شكا لما ديكي تري إلزامي حكومتي هرمي كردستاني كردوا كتصفيح حساباتي خوي بكا لقل حكومتي اتحادية لبواري دارائية بله هر كاتي أو تصفيح كرا أم مبلغي كبو تعويضاتي موظفين دان راوا شيء بي لو بشي هرمي كردستان دا أشكين لي أبردري شكا لصالي 2004 دوا هيج بوجيك نهات بۆ هەرێمی کوردستان. باش بەڕێز بۆ کۆندامێکی لیژنەی یاسایی یعنی ئەو بە خەڵک دەڵێ کە مەسەلەن کاتێک بودجە جێبەجێ کرا 522 ملیار دینار بەبێ کێشە دەگات ئەزانی ئەگەر لە ڕووی یاساییەوە بڵێم بەڵێ بەپێی یاسا جێگیر کراوە بەپێی ئەو مادەی ئەو دەقانەی کە لێرە دابن بەڵێ جێگیر کراوە بەڵام جەناب دەزانی ئێمە لە وڵاتێکە ئەژین دەستور پێشێلەکرێ نەک قانون چەندین قانونمان هەیە و جێبەجێ نەکراوە بۆیە من دڵنیانیم لەوەی کە ئایا چ لە حکوومەتی هەرێمی کوردستان چ لە حکوومەتی بەغا ئیلتیزامەکەن بەم یاسایەوەیان نا بەڵام خۆی بەپێی مادە یاسایەکان وەکو یاساکە بەڵێ ئیلزامی حکوومەتی ئیتیحادیەکە بەوەی کە ئەو بڕەپارەیە مانگانە بنێرێ بۆ هەرێمی کوردستان بەڵام لە ڕاستیە خۆی باشتر وایە کە هەرێمی کوردستانی ئیلتیزام بکات چونکە بینیمان کە ئابووری سەربەخۆ هیچی بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەکرد لە ماڵوێرانی و لە پاشەکەوتی موچە و ئەوانە زیاتر بۆیە باشتر وایە ڕێکەوتن بکرێ لە نێوان هەرێمی کوردستان و پابەندی یاساکە بێ زۆر گرنگە پابەندی یاساکە بێ هیچ کێشەیەک بودجەی هەرێمی کوردستان دێت کە ئێوە بەسەر ئەندامانی پەرلەمان دەڵێن ئەگەر حکوومەت هەرێم 250,000 بەرمیلەکە ڕازکە باسی 10 تریلیۆن و 800 میلیاردەکان نیزکی 11 تریلیۆن ئەگەر نەوتەکەی تەسنیمکە ئەگەر نەوتەکەش تەسنیمەکە 522 میلیارد ئەنی ئەوە کێشەیتیانە 522 میلیارەکە ئەگەر یاساکە جێبەجێ بکرێت بەپێی یاساکە نەخێر کێشەیتیانە بەڵام هەر کاتێ تەصفیح حسابات لە نێوان هەرێمی کوردستان و بەغداکرا ئەو بڕەپارەیە لە حسەی هەرێم داعشکێن بەس ناکرێ و تەسفیە مەسەلەن بەڵێ خۆی مادەیەکیشی تایە هەر لەنا ئەم یاسایە پێم وایە مادەی نۆ فەقەرەیەکە ئیلزامی حکوومەتی هەرێمی کوردستانی کردو ئەڵێ تەلتەزیمی حکوومەت ئیقلیم کوردستان بتصفیة الحسابات ئەڵێ ئەبێ التزام حکوومەتی هەرێمی کوردستان التزام کا بە تصفیح حساباتی ساڵی 2014 و 2015 و 2016 تا 2019 یاساکەی دەکەوێتە بواری جێبەجێکردنەوەکەی ئەو بڕەپارەیە ئەگەر یاساکە کاری پێ بکرێت دێت بۆ هەرێمی کوردستان یاساکە ئەچێتە کاتێ چێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر حکوومەت تاعنی لێنە داماوەیەک بۆ تاعن هەیە کە تاعنی لێنەدا ئیتر ئەچێتە بواری جێبەجێکردنەوە چکەوتومانە لە دوای ئەوە لە ڕۆژنامەی فەرمی وەقایع بڵاوەکرێتەوە یعنی چاوەڕێوە ناکرێتە لە وەقایع بڵاو بکرێتەوە و مەفروزە لەگەڵ سەرفیاتی مانگی یەکی حکوومەتی ئیتیحادیە بەشی هەرێمی کوردستانیشی مانگی یەک بنێردرێت
یعنی سەرەتای مانگی شوبات مانگی دوو من نازام چونکە ئیجراعاتی تەنفیزی مەسەرەن لە وەزارەتی مالیەش و لە حکوومەتی لە ناو حکوومەتیشا کۆمەڵێک ئیجراعاتی تەنفیزی دەبێت هندی پێ دەرکرێت هەموو یاسایەک هەموو یاسایەک ئەبێ تعلیماتی پێ دەرکرێت ئەنزیمە و تعلیماتی پێ دەرکرێت کاتێک من هیچ تاریخێک ناتوانم دەستنیشان کەم بەڵام هەر کاتێک کە یاساکە بۆ حکوومەتی ئیتیحادی چووە بواری جێبەجێکردنەوە بۆ هەرێمی کوردستانی چێتە بواری جێبەجێکردنەوە چکە بۆ ناتوان موعیدێک دەستنیشان بکەم چکە ئیتر ئیشی مەجلیسی نوە ئیشی ئەنجومەنی نوێنەران تەواو بۆ لەسەر ئەم یاسایە ماوەتەوە سەر ئەوەی کە حکوومەت ئەبێت تعلیمات دەرکا بۆ جێبەجێکردنی بۆ وردکردنەوەی جێبەجێکردنی بەرگەکانی ئەم یاسە بەرگە و مادەکان اینجا ئەو تعلیماتە چەند زووتر دەربکرێ و زووترە چێتە بواری جێبەجێکردنەوە. فەرمانبەرن چاوەڕێون کە مەسەلەن زوو ئەم بڕەپارەی بنێرێت و پاشەکەوت هەڵبگیرێت ئێستا پێ دوای پاسایەک ماوە بۆی کەم پاشەکەوتە بەردەوام بێت لەگەڵ هاتنی ئەو بڕەپارەیە هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی کە من بۆ خۆم پێم وایە ئێستش حکوومەتی هەرێم ئەتوانێت پاشەکەوت هەڵگرێ بەڵام لەگەڵ هاتنی ئەو بڕە هیچ پاساوێک نامێنێ بۆ ئەوەی کە پاشەکەوتی موچە بەردەوام بێ بەڕاستی ئێمە وەکو نوێنەرانی کوردستان هەرێمی کوردستان لە ئەنجومەنی نوێنەران لە لای خۆمانەوە ئەوەی دەسەڵاتی خۆمان بێ بەکاری دێهێنین بۆ فشارخستنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان چ بۆ ئیلتیزامکردن بە ناردنی بڕەنەوتەکە چ بۆ ئەنجامدانی ئیتیفاقیەی تازە لەگەڵ بەغدایە و چ بۆ لابردنی پاشەکەوتی موچە کاتێک کە ئەم بڕەپارەیە دێتە هەرێمی کوردستان بەڵێ ئێمە چاودێری یەکەین و هەموو دەسەڵاتەکانی خۆمان بۆ فشار بەکارەهێنین. باشە بەس لە ڕووی یاساییەوە ئێستا بەڕێز دەڵێ وا باش حکوومەت پابەندی یاساکە بێ و ناتوان لە بەغدا سکاڵ لەسەر هەم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی بەغداش تۆمارکەن بۆی کە یاساکە بە تەواوی بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەگەر یاساکە جێبەجێ نەکرێ بەڵێ ئەتوانرێ خەڵک ئەو کەسەی کە ساحەبی مەسلحەتە یعنی نەک هەموو کەسێک مەسەلەن ئێستا مۆزەفێک لە هەرێمی کوردستان ساحەبی مەسلحەتە لە جێبەجێکردنی ئەم یاسا دەتوانێت سکاڵا تۆمارکە بڵێ لەکوێ سکاڵا تۆمارکە ئەتوانێت لە دادگاکانی اتحادی تۆماریکە ئەتوانێت دادگای کارگەڕی ئێرش تۆماریکە دادگای کارگەڕی هەرێمی کوردستان یعنی ئەوە بۆ موچەیە کە ئێستا بەغداد لە بوجە دابینی کردووە ئەی بۆ موچەی مەسەلەن بۆ ئەوژەتوانێت پاشەکەوتی موچە بەڕێز دکتۆرات هەیە لە یاسا ئێستا خەڵک دەتوانێت سکاڵا تۆمارکە بۆ من لە عێراق دەتوانین سکاڵا تۆمارکە یا خود دەبێت لە هەرێم تۆماری بکە بۆ من هەر مۆزەفێک لە هەرێم بۆ ئەوەی مەسەلەی کە چکە قەرارەکە لە هەرێمەوە دراوە لە هەرێم ئەتوانێت هەر مۆزەفێک لە هەرێمی کوردستان کە موچەکەی بە ناوی پاشەکەوتۆ لێ بردرا ئەتوانێت لە دادگای کارگێڕی سکاڵا تۆمار کات و مەسئولیەتی قانونی ئەکەوێتە سەر حکوومەتی هەرێم ئەگەر یاسا سەروەر بێت ئەگەر محاکمەکان سەربەخۆ بن بەڵێ ناتوانرێت بۆ مەسەلەی پاشەکەوتەکە لە هەتا من کاتی خۆی ئەو کاتی کە ئەم حکوومەت ئەم پاشەکەوتەی دانا بەناو ئەم پاشەکەوتە نووسینێکم نووسی بەرپرسیاری یاسایەکان هەتامە بەرپرسیارەتی جینائیشی تایە چونکە هەر کاتێ مکلف بخدمە عامەیەک یعنی ئێستا حکوومەتی هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێم پێڵەن مکلف بخدمە عامە بەڵێ ئەگەر هات و مادەیەکمان هەیە لە یاسای سزادانی عێراقیە بزەبت بیرم نییە مادەی 200 شتێکە ڕقەمەکەم بیر نییە ئەڵێ ئەگەر هات و یەکێک مکلف بخدمە عامە دەسەڵاتەکەی خۆی بەکارهێنا بۆ وەستاندنی جێبەجێکردنی یاسا ئەوە مەسئولیەتی جەزائی ئەکەوێتە سەر ئیتر عقوبەکەی بۆ دانا و عقوبەکە چییە تو سیر کە ئەمە ئەنجومەنی وەزیران یا خوسەرۆکی ئەنجومەنی وەزیران مکلف بخدمە عامەیە دەسەڵاتی خۆی بەکارهێناوە بۆ وەستاندنی ئەو یاسایی ساڵی 2008 کە موچەی پێدرێت چکە ئێمە بەرمەبنای یاسایەک مۆزەفینی ئێرە هین وەرەگرن مەوەسمەوەی سە بۆ ئەگەر کەسی سکاڵا تۆمارکە بۆ پاشەکەوتەکە دەبێت لەسەر حکوومەتی هەرێم تۆماریکە ئەگەر بیش لەسەرم بڵین یاسای بودجە توانین لە بەغدا تۆماریکەوەیە بەڵێ بەپێی ئەم مادەیە کە ئەڵێ وەکو فەقەرەی جیم مادەیدا کە ئەڵێ حکوومەتی ئیتیحادی ملتەزمە بێ بە تعویزاتی مۆزەفین بۆ دەفعکردنی تعویزاتی مۆزەفین زۆر باشە بەس بەرگەیەکی تر هەبوو سەبارەت بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دەستی داعش ئەو بەرگەیە پەسەند کراوایە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە مەسەلەن شەید و بۆ شەید و بریندارەکانە بۆ کەسوکاری شەید و بریندارەکانە بەڵێ ئەو بڕگەیە بۆ هەموو عێراقا بەڵام ئێمە
کێشەیەکمان هەیە ئەر بەجیا لە سەر مەسلەی شەهیدان ئێمە چەند کەسێک بووین کارمان کرد بۆ ئەوەی کە موچەی شەهیدانی هەرێمی کوردستان و موچەی شەهیدانی حکوومەتی مرکزی هاوتا بکرێت چکەی ئەوان زۆرترە ویسمان هاوتا بکرێ و بیخەینە سەر حکوومەتی ئیتیحادی و بەشێکی زۆر لە کارەکە ڕۆشتووە لە ئەنجومەنی نوێنەران بڕیاری پێدەرچووە و لە ئەمانەی لە ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیرانی ڕەزامەندی لەسەر دراوە بەڵام ئێستا مؤسسەی شوهەدا و مؤسسەی زیندانیانی سیاسی داوای ئەوەکەن ئەڵێ ئەبێ وەزارەتی یعنی بەغێر مباشری داوای ئەوەکەن کە وەزارەتی شەهیدان لە هەرێمی کوردستان نمێنێ ئەو کاتە ئەوان ئەتوانن ئەو هین موچەی شەهیدان و زیندانیانی سیاسی بخەنە سەر مرکز لە ڕێگەی مدیریەتێکی خۆیانەوە لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتە داوای لیستێکی پاکی ناوی شەهیدان و زیندانیانی سیاسیەکەن بەڵێ جەناب دەزانی کە ئێمە تا ئێستا لیستێکی پاکمان نییە ئەو یاسای چاکسازیە بوو کە لە خولی چوارەمە هیوادارم لەم خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە دەرچێت بە مەبەستی ئەوە بوو کە ئەو لیستانە هەمووی پاک بکرێتەوە بەو دەردەبرا کە هەموو بینیمان چی لێکرا ئێستا بۆ کەسوکاری شەیدان و ئەنفالکران و زیندانیان سیاسی ینی پرسەکە بەکوێ گەشت و چاوەڕێوە دەکەن کە لەگەڵ بەغداد لە ڕووی نەزەریەوە تەواو بووە بەڵام چۆن لە واقع جێبەجێ دەکرێت پێویستمان بە هەندێک هەنگاوی تر هەیە کە من هیوادارم بتوانین لە بودجێ ئەم ساڵە بڕێکی ناجێ نەکراوەتەوە وەکو بە تایبەتی بەڵام وەزیری دارایی دەسەڵاتی هەیە کە مناقلە ینی بە مناقلە ئەتوانێت شتێکیان بۆ دابینکە بەڵام لە ڕووی نەزەریە و لە ڕووی کاڵم نەزەری واتە موافقات بۆ تام ساڵ وەڵامی بەرپرسانی بۆ منە دەستگای شەیدانی عێراق چی بوو تام ساڵ یاخود تا ناوەڕاستی ئەم ساڵ پێشبینی دەکەێت موچەی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی بخرێتە سەر بەغداد یاخود پێویستی بە کاتی زیاتر ڕاستیە ئەوانی ژنیەتێکی ئەوەی کە ئێمە خوێنمانەتەوە ئەو چەند کەسەی سەردانی دەستگای شەهیدان و ئانەمان کرد ئەوانی ژنیەتێکی سافیان نییە بۆ ئەوەی کە ئەو کارە جێبەجێ بکەن بەڵام ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامە بین و حتا ئەگەر پێویست بۆ بکە کە وەزارەتی شەهیدانیش نەمێنێ لێرە مادام ئێمە وەزارەتی شەهیدانمان لێرە بۆیە دەوێت کە لە خزمەتی شەهیداندا بێ ئەگەر بزانین مەسلحەتەکە لەوەیە کە ئەو وەزارەتە نەمێنێ حەقە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە ژێر ئەو بارەش و لیستەکەشی لیستێکی پاک تەقدیمی ئەوان باشە بەس بۆوانی کە مەسەلەن زیانیان بەرکەوتووە لە شەڕی دژی داعش ئەوان بۆ هەموو عێراق و بڕگەی پەسەندکراوە بازدەچی دەکە خەڵکی ئەوانەی کە بوون بە شەڕی داعش مەسەلەن هاوڵاتیە پێشمەرگەیە مەسەلەن زیانیان بەرکەوتووە لە کوردستان قەربووکە دەیانگرێتەوە چۆنە یانەوەی وردەکاریەکەی لە ڕاستیە لەوانەی ئەوانەی کە لێرن لە هەرێمی کوردستانن ئەگەر ناویان چوو بێتە ناو لیستی شەهیدانی هەرێمی کوردستان و برینداران و زیندانیانی سیاسی و ئەوانەی هەرێمی کوردستان ئەچنە ئەو بابەی کە ئێمە کارمان بۆ کردو هەر کاتێک کە هاوتاکرا ئەوانی ژیانگرێتەوانێ بەڵێ مەوەسمە و بەرگەیەک تەرخەن نەکراوە بە قەرەبوو تایبەت بێ بە شەڕی داعش هین دەرخان کراوە بەڵێ بڕگەیەک تایبەت کراوە بە شەڕی داعشەوە بەڵام بەشێکی یەچێتە ئەو تەخسیساتی کە بۆ پێشمەرگەدانراوە 68 ملیار دینارەکە و بەشێکیشی پابەندە بەوەی کە وەگوتمەوەی شەهیدان و ئەگەر ناویان لە شەهیدانی هەرێمی کوردستان تۆمار کرابێ ئەوە چێتە ئەو بابەی کە ئێمە کاری بۆکەین کە هاوتا بکرێ لەگەڵیانە بەڵێ ئەی سەواربارکی پەرلەمانی کوردستان هیچ جەرکێکیە لە مەسەلەی چاودێریکردنی و بڕەپارەی کە مەسەن لە عێراقەوە دەنێدرێت بۆ کوردستان بەڵێ بە دڵنیاییەوە حەقا نەک حەقە واجبیانە پەرلەمانی کوردستان کە ئەگەر هەر بڕێپارە هات لە حکوومەتی اتحادیەوە بۆ هەرێمی کوردستان داوای ئەوە بکەن کە وەزارەتی دارایی یاسایەکی بودجەی پێ دروست بکە بە هەموو واریداتی حکوومەتی هەرێم چ ئەوەی لە بەغاوە دێ چ ئەوەی کە داهاتی داخلیشە یعنی لە فرۆشتنی نەوت و لە داهاتەکانی تریش کە هەمومان نەزانین مەفروزە داوای ئەوە بکەوت جەناب تەزانی 5 ساڵە بودجە بەحجەی ئەوەی کە بودجە لە بەغاوە نایە یاسای بودجە نەهاتۆتە پەرلەمان بەڵام ئەگەر لەمەوە دووە هەر بڕێک بێت مەفروزە پەرلەمانی کوردستان داوای ئەوە بکە کە لە چوارچێوەی یاسایەکی بودجەدا بێتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوی وەکو ئەوی ئەنجومەنی نوێنەرانی بەغا مسادەقەی لەسەر بکەن بڕگە بە بڕگە و مادە بە مادە و هەروەها واجبیشە کە چاودێری خەرجکردنی بکەن وەکو ئەرکێکی ڕقابی خۆیان چاودێری خەرجکردنی ئەو بودجێ بکەن کە کاتمان زۆر کەمەوە بەسپارەت بە جوتیاران
نێو جوتیاران تاویەک لا بۆتەوە قەزێکە لە عێراق کەی پێیان دەدرێت بەڵێ وەگوتم کەی من وەقت تهدید ناکەم بەڵام ئەوەی جوتیاران بەڵێ مادەیەکی تازەیە لە ناو بودجەیە جێگیرمان کردووە کە تعویزی ساڵانی 2014 تا 2019 ژەبێ بکرێنەوانی و بۆیان خەرجەکرێوانی کوردستانەکە تەسبیت کراوە بەڵێ تەسبیت کراوە بۆ سەبارەت بۆ دوپرسیام سەبارەت بە کابینی تازاگر بوون نەو بڕەپارێت لە ناوەڕاستی مانگی دووەوە بێت پێ دوایە دەبێت دوا بخرێت بە پاساوی بکرێتە دەستکەوتێک بۆ کابینی نوێ پاشەکەوتی موچار بەرداوام بێت وڵی ئەوەی کە جەناوت باسیەکەی وچێتە بواری ئەوەی سیاستەوە کێ وەک بڵێ ئەگەر تعبیرەکەم لە بینی قوسێکا بڵەمەچێتە بواری مزایدەی سیاسیەوە ئەگینا حەق نییە چیتر ئیتر خەڵکی هەرێمی کوردستان و مۆزەفی هەرێمی کوردستان بخرێنە بەر ئەو خەنجەرە هەر حکوومەتێک لەسەر حکوم بێ هەر کاتێ پارەکە هەو مەفروزە خەرج بکرێەوە زۆر سپاس دکتۆرە بەهار مەحموود ئەندامی پەرلەمانی عێراق سپاس بۆ ئەو بینەرانی بەڕست سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەنا دەستان خۆش